بناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەر و بیسەری ئێمە ئەم ئێوارەیەش خۆشحاڵم پێتان دەگەمەوە تەوەری ئەم جارەمان باس لە ڕۆڵی ڕاگەیاندن لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا دەکەین. میدیا لە هەرێمی کوردستان چ ڕۆڵێک دەگێڕێت؟ ئەو پارسەنگی و هاوسەنگی کە دەبێت میدیا وەکو دەسەڵاتی چوارەم ڕۆڵی دەبێ هەبێت ئەو ڕۆڵە بینراوە تا چەند دەسەڵات توانیوێتی میدیا بەکاربێنێ بۆ شاردنەوەی بەشێک لەو کەم و کورتیانی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان توانیوێتی ئەنجامی بدا بە وێنەیەکی جوانتر پیشانی وەرگرەکانی بداتەوە لە ڕێگەی میدیاوە. جیاواز لە میدیای دەسەڵات ئەی میدیاکانی غەیری دەسەڵات تا چەند توانیویانە ئەو ڕاستیانە دەرخەن کە دەسەڵات وێنای کردووە بە وێنایەکی زۆر جوانتر. ڕاستیەکە شێوێنراوە، وەرگری ئێمە وەرگرێکە لە بینی ڕاستی و لە بینی ناڕاستیە تێدا ماوە. تا چەند میدیای دەسەڵات عاقڵانە توانیوێتی ئەو ئامانجەی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە ڕێگەی میدیاوە پیشانی وەرگر و بینەرەکانی داوە ببێتە واقعێک لەسەری ڕاهاتبین. ئەمە لایەکی تا چەند میدیا ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان توانیوێتی تەواوی کایەکانی ژیانی تاک لە هەرێمی کوردستان لە ڕووی کۆمەڵاتیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی تەندروستیەوە هەموو ئەو ڕاستیانە پیشان بدا کە دەبێت تاکی کورد لێ ئاگادار بن. بۆ شەنوکەوکردنی ئەم بابەتەمان لەگەڵ بەڕێز کاوە پێنجێنی ڕۆژنامەنووس و شرۆڤەکار شەنوکەوی بابەتەکەمان دەکەین. کاکاوە سواس بۆ ئەمە دەبم. زۆر سواس. زۆر بەسانایی خوێندنەوە چییە بۆ میدیا لە هەرێمی کوردستان؟ تەمان ئەمە چەند ساڵێک دەبێت میدیای سۆشیال میدیاشی هاتوتە ناو، پلاتفۆرمەکان بە شوێکی گشتی هاتوتە ناو میدیاوە. هەر شاشە هەر تیڤی ڕۆڵی نییە ئێستا پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاش ڕۆڵی کاریگەرە بینن. ئێستا میدیا لە هەرێمی کوردستان لە دۆخێکی تەندروستدایە؟ بسم الله الرحمن الرحیم. وەڵام سواسانەکەم بۆم دەرفەتە داوا لەخوای گەورەیە کەم شتێک نەڵین کە لەسەری قەرزار بینەوە، شتێک نەڵین کەوانە بێ و ئەگە بتوانین شتێک بخەینە سەر خەرمانی معریفەی خەڵک نەک ئەوەندەی کە کایەکە تێک بدەین. ڕاگەیاندن مەهامی زۆر گەورەیە بەمەرجێک خۆی مەهامەکە لە دەست نەدا. بەمەرجێ ئەو مەهامە لە دەست نەیە کە ئەڵین لە دەستی ناواتە ڕاست و ڕاشکاو بێ، نەبێتە ڕاگەیاندنێکی چاواشە، نەبێتە بڵندگۆی گەندەڵکاران، نەبێتە بڵندگۆی ینی بە کوردی خۆی نەفرۆشێ. ئەگەر ساغ بێت ڕاگەیان مەهامەکەی و ئەخلاقی کارەکەی و پیشەکەی لە بەرچاو گرێ، ئەمڕۆ باشترین شتێک کە کۆمەڵگەی پێ ڕاست بێتەوە و کۆمەڵگەی تەغیری باش بکە ڕاگەیان و سۆسیال میدیای ئەمڕۆیە. بەڵام کە بە بارەکەی دیکە دەکەوێ ئەو کاتە مەئسات و کارەساتەکە لێوێ دەست پێەکە. بە هەر بارێکیان نابێت ینی کاریگەری و جێپەنجەی داناوە لەسەر تاکی کوردی چۆن داینەناوە. ئەگەر ڕاگەیاندن ئەوە ڕاگەیاندنە ساحەکەی بەش کردووە، ئەوە ڕاگەیاندنە ساحەکەی بەش کردووە، ئەوە ڕاگەیاندنە مەسەلەن بەبارە خراپەکەیە خەڵکێکی بەلاڕێیا بردووە، ئەوە ڕاگەیاندنێکی ڕەسەنە بەبارە باشەکەیە خەڵکێکی هێشتوتەوە و خەڵکێکی مەبدەئی تر کردووە و ڕاستگۆتری کردووە. لەسەر ئەو مۆڕاڵەی کە ئەبێ ڕاگەیاندن لەسەری دروست ببێت لە هەرێمی کوردستان ئەمە بەدی کراوە؟ من باسی مۆڕاڵەکەی بۆکەم. هەمیشە دەسەڵاتێکی گەندەڵ نایەوێت خەڵگوریا بێت، کە خەڵگوریا بوو ئەرشی دێتە لەرزە، ئەرچی لەرزۆکی ئەوەی کە لەرزە بێ ناچارە بەرامبەر ڕاگەیانی ڕەسەن بڵین ڕاگەیانێکی بێمۆڕاڵ و بێبەندوبار دروست کات. ئالەو کاتایە ئیتر شەڕەکە و سیراعەکە ئالێەوە دەست پێەکە، پارێکی هائیلی لەبەردەستایە، پارێکی هائیلی لەبەردەستایە بۆ مانەوەی عەرشی خۆی کێی دەست ئەکەوێ ئەو دەڵاڵیە سیاسی بۆ بکە ڕاگەیاندن کارێک کە ئاگای لە مۆڕاڵی کارەکەی نییە. وەک ئەمڕۆی کوردستان یعنی سەیری کە بە ناوی لیبرالیەتەوە کە ئەسڵی نییە، لیبرال هیچ شتێک لیبرال نییە لەم کۆمەڵگەیتەوە، بە ناوی لیبرالیەتەوە بە ناوی بێلایەنی و کەوانی و هەمووی سێبەر و فەیکی دەسەڵاتن
ئەو دەسەڵاتی کە پارێکی هائیلی بردووە و بۆ عەرشی خۆی بەکارهێنێت بۆ مانەوەی عەرشی خۆی ئەم ڕاگەیان کارە بێبەندوباری بەکارهێنا و ئەوەتی کە ئەیبینی ئەمەش یعنی ناڵێم ڕاخوانە خواستە گلێم لێ گەنجێکی خڕیجی ئیعلامە یا گەنجێکی بێکارە ئیشی نییە لە کۆمیتەیەکۆ لە لقێکۆ لە نازانم بڵێم چیەکۆ دەستگایکی حیزبی و پەیوەندی پێکات کە تۆوەرە هی ئێمە بە و ئەوە پارەیەک و ئەوە لە جاتی تاعین و ئەو تۆ سێبەری ئێمە بە و بڕۆ شەڕی ئێمە بکە. ئەمە بێکاری وای کردووە ئەینا خەڵکی کورد خەڵکی مەبدەئیە خەڵکی ڕۆشنبی خەڵکی مەبدە بەڵام ئیتر بێکاریەکە وای کردووە کابرا تەسلیمی ئیرادەی گەندەڵکاران بووە بە مشتێ پارەی کەم بە کاریگەری ئەو میدیایش نییە ئەم کەسە بۆی قوتێکی ژیانی دەستکەوێ ئەم بێکاریە ئەقۆزێت ئێمە بە ینی واقعینەکە بڵێن کە مارکسەڵێ هەموو شتێک اقتصادە گاگە بژڵێ هەموو شتێک اقتصاد ئەرە وەڵا ینی ئەگەر خەڵک باش بژی و موچەی خۆی لە کاتی خۆیان هەبێ و تاعین بێ گەنجێک چۆن نەچێت تەسلیمی ئیرادەی کۆمیتەیەک و لەقێگە بێ مەڵبەندێگە بێت گەنجێکی چاکە خڕیجی ئیعلامە ئەمدا ئۆردوویەکی قەرباڵخی خڕیجی ئیعلام هەیە لەو ئینە یعنی هەموو ساڵێ 200 کەس لە ماحەدەکان و پەیمانگەکان و کۆلیژەکانی ئیعلام دەرەجی ئێمە چی بکە ناچار ساڵی خۆیەک دێ 2 ساڵ خۆیەک دێ معیشت تەنگی پیاڵەچنێ و ئەوانیش فرسەت ئالەو کاتە فرسەت تەڵەبن فرسەت دێن و گەنجێکی ئاوا بەلاڕێیا بن و ئەیکەنە بڵندگۆیەکی دزێوی خۆیان باشە میدیاکارێک ڕاگەاندکارێک وەکو بەڕێزت باست کرد زانکۆی بەشی ئیعلام تەواوەکە پەیمانگا تەواوەکات طبعاً ئاسێکی سەقافی میدیایی هەیە ئەکرێت لەبەر چوزانم ئەو اقتصادی تۆ باسیت کرد بچێتە ناو میدیایەکی بێمۆڕاڵەوەکو بەڕێز ئێمە باوەکو ئینسان سەیری شتەکان بکەین وەکو ئینسان من حەق بە خەباتجێڕێکی کۆ نەدەم فایلی هەبێت و لەگەڵ بەحسا دەستی تێکەڵ بوو بێ بۆ مشتێ پارە بۆ ڕحەق بە گەنجێکی بێدەرەتانی ئەوە نەدەم ناڵێم حەق بەلاڕێدا بردەکەی یانم واریدا ئەوی شوا بکات کە دوێنێ بینیوەتی فلان قائیدی تۆ فلان ئینی تۆ فایلدار بۆ لای بەعس ئێمە هێڵە کاکە چی بکەم پارەی کافتریای پێ نییە پارەی کراسێکی جوانی پێ نییە نادام چی پێ نییە هەموو سێکتەرەکانی ئەم وڵاتە حیزب دەستی تێکیدووە گەنجێکیش چی بکات خۆی کوژێ پێ خۆی باجارێت خۆی با دەم ئاوی ئیجەوە خنکێ هەناچارە ئیلا ئەبێ شتێ بکات باش ئەمە باس لە میدیاکار کرد بابینە سەر نوخبەی ڕۆشنبیری ئەوانەی کە پسپۆڕی ناو ڕاگەاندنن ئەوانەی نوخبەی ڕۆشنبیرین لە هەرێمی کوردستان تا چەند ڕۆڵیان هەیە لەوەی کە ینی منەمەوێت دووشت جیاکەمەوە تەمان میدیای کوردی ناڵم هەمووی بەڵام بەشێکی زۆر وەکو بەڕێزت باست کرد لە ژێر سێبەری دەسەڵاتە بەشێکی زۆریان کارەکەن بەشێکی زۆریش دەسەڵات خۆی واقعاً داعمیەکات و سەر بە دەسەڵاتە تا چەند ئێمە پسپۆڕەکانی ڕاگەاندنی ئێمە لە ئوستازی بەشی ئیعلام لە ڕۆشنبیرانی ئێمە توانیویانە ئەو پەردەپۆشکردنی کە میدیای سێبەر و میدیای دەسەڵات بۆ کارەکانی دەسەڵات پیشانیەدا شتێکی زۆر باشی کردوانە توانیویان ئەمە بە وەرگرەکان بڵێن ئەمانە وانین وەڵا کتێبێکە بوو سەورە ئێستەمی ژەڵێم نخبە فی نخبە یعنی نخبە لە ناو نخبە ئەگینا بەڕاستی نخبە شەرەکو ئینسان سەیرەکەم من نخبەی ئەمڕۆی ڕۆشنبیری کورد ئەوی ئینسانە زۆر نخبەمان نەبینی پێشەواتی ئیشێکی کرد و دوای بەلاڕیاس و نخبەمان نەبینی لەبەرەوە نخبەی وەکو ئینسان سیرکەین بۆ ئەگەر هەڵەیەکی کرد وەکو ئینسان من هەڵەیەکەم ئینسانم وحیم بۆ نایە کاکە مثلا من ئینسانم مەلایکە نیم معسووم بم نخبە شەرۆکو ئەوە نخبەمان بینی لە مەرحەلەیەکان نخبە بوو بەڵام دوایی کێشکە ئێشتا نخبەیەکی باشتر ماوە نخبە لە ناو نخبە ماوە کە وەزعەکەی ڕاگرتووە و مثلا ئاراستەی ئەو خەڵکە باشترەکات لە پرسە هینەکان پرسان و پێیەکانە میدیای کوردی تا چەند توانیوێتی پارسەنگێک ڕاگرێت لە نێوان دروستی واقعی کۆمەڵایەتی لە بەهاکانی کۆمەلگا لە ینی دۆزی نیشتیمانی کوردی ئەوەندە
یان نەخێر بە پێچەوانەوە ئەوەندە بە شانوباڵی کەسایەتیەکە و حیزبێکە هەڵەدا ئەمانەمان لە بیر چۆتەوە لە ناو میدیای کوردی مادەم لە مناڵانی حیزب لەدایک بوو هێشتا لەسەر پێی خۆی نییە ئەوەیشی کە باسیەکەی مەگەر جاروبار نخبەیەک یا مەسەلەن کۆمەڵی خەڵکی محافزکاری باش ئەو مەسەلەن ئەو خستنە سەرسکە بکەن ئەژینا میدیای کوردی لە بیدایەت و لە مناڵانی حیزب لەدایک بووە ناتوانم ئەمە بە هەموو مەسئولیتێک وەڵێم چی ئەڵێوانە بدانە پاشخانەکەی سیرکە بدانە مەبەست چییە مناڵانی میدیای حیزبی میدیای کوردی لە مناڵانی حیزب لەدایک بوو ئەوە بابدانیت ئێمە ئەکرێت ئێمە وەکو چۆن لێ قۆناغی نەبڕی بە جارانەمانوت مەسەلەن وڵا کۆمەلگەی شراکی کاتێک گێت مەسەلەن ئەمە کۆمونەی سەرەتایی ئەمە نازانم دەرەبەگایەتی ئەمە چی تا ئاگاتە ئەوەی ئەمە بۆ ژوازی ئاگاتە ئەوە مەرحەلەیە بڕێمان و ئاوەهایە جاران لە سەردەمی چەپایەتی و ئەمانە قسەی وا بوو ئێستا جاڵی میدیای کوردی ئەم مەرحەلانەی نەبڕی هەر بسم الله وتیان ئیتفاقیە و کۆمەڵێ شت هەڵتۆقی و تەواو هەمووی حیزبی لە پشت بوو لە مەرحەلەیەکە ئەمە بوو بە پاشخانێک بۆ ئەو کەسەی کە ئێستا میدیاکارە یعنی بە جۆرێ لە جۆرەکان بارگاویە بە جۆرێ لە جۆرەکان بارگاویە بۆ نمونە نخبە بارگاوی نییە ئەگەر نخبە بارگاوی نەبووایە نخبە نخبەیەکی هەموو کۆمەڵگا بووایە دۆخی میدیا بەم وەزعە گەیشت بەم وەزعە گەیشت یعنی ئەوەی کە من ناڵێ میدیاکار ئەڵێ مایک بەدەست یەگەچێت کابرا جەنازەیەکی بەدەستەوەی تۆ سەیریکە جەنازەیەکی بەدەستی خوێنی لێتکێ مایکەکە خاتە بەردەمی ئالو کات هەستی چییە؟ کات هەستی چییە؟ ئەمە میدیاکارە ئەمە میدیاکار ئەمە ئەخلاقی ڕۆژنامەنووسی ئەمە پەروەردەکاری میدیایی ئینە لەبەرچی لەبەرەوەی دائما دەسەڵات حەزەکە بە بوحرانێک یعنی بە قەیرانیش کەبیر باتەوە ئەمەندە قەیران زۆرەوە قەیران زۆرە بە سژنەکان دەرەقەتی نایەت ناچار میدیاکاری خستۆتە بازاڕەکە بۆتە بەنداوێک بۆی بۆ ئەوەی پۆنگ بە هین بخواتەوە پۆنگ بە ناڕزایی خەڵک بخواتەوە میدیاکارە ئیشەی بۆکە یعنی ئەتوانم بڵێم پۆلیسێکی دەستی دووە میدیاکار ئەگەر کاری خۆی نەکات پۆلیسێکی دەستی دوی دەسەڵاتە ئەگەر میدیاکار لە مۆڕاڵی خۆی دەربچێت ئەگەر لە مۆڕاڵی خۆی دەرچوو میدیاکار ئەبێتە پۆلیسێکی دەستی دوی دەسەڵات وەک برادێک لەم ڕۆژانە ئەیوو کاکە دەسەڵاتی چوارم خەریکە بێتە ژنی چوارم خەریکە وا لە خۆیانەکەن بەڕاستی من خەفەتی پێخۆم یعنی بە مەساتی ێزانم دەسەڵاتی چوارم ئەبێ چەکوشێ بێ هەمیشە بۆ بەرامبەر زوڵم و ستەم بێت بەس خاڵەکەوە لە سەرەتای بەرنامەکە باس کرد میدیاکار چی بکە گەر تۆ اقتصادی من ئەزانم ئەمە هەمووی دەسەڵاتێکی گەندەڵە ئەمەی کرد میدیاکاری بەلاڕیا بن ئەگینا میدیاکارێکی نازدار کە شەشی عەدادی تاواکە هەشتا و پێنج دێنێ کۆلیش وەریەگرێت و ئەچێ ڕاگەیان تاواکە دنیای خەونی جوانی هەیە ئەمە دەسەڵاتکارێکی گەندەڵە ئەم خەونە جوانانی ئەمە نایڵێ بێتە دی و ناچار ئەویشەچێ تەسلیم بێ من بەیانی ئیش نەبێ لەو بازاڕە ئەم شاگردی یەکێک ئیتر وەستاکەم چیم پێەکە ئەوەیە یعنی فەقیرانە لە قەیرانەکان وا لێکردووە دەسەڵات و ئەم دوو حیزبە گۆڕانکاری بەو تەسلیم بوو ناکرێ بەو تەسلیم بوو ناکرێ بەڵام ئەبێ دکتۆری چاک ئەوەیە یەکسەر بە نەخۆشەکەی مەسەر یەکسەر تەشخیصی نەخۆشیگا بڵێ کاکە تۆ فلان نەخۆشیتە نابێ فلان ئەگەر میدیاکار و ڕۆشنبیر و نوخبەکانی ئێمە تەسلیم بە واقعێک بن کە دەسەڵات ئاماژێتی ئەوە بەدی بێ ئەبێ وەرگرێکی ئاسایی چۆن تەسلیم نەبێ کاکە وەرگر نییە وەرگر ینی میدیاکاری ئێمە وای لات وازانێ و خەڵکە حاشای ینی حاشای خەڵک ینی نازانێ ئەو خەڵکەمووی ئینسانە هەمووی کەس و کاری ئەو ئافاتە ئیرە خەڵکی ئەو خەڵکە و مشتی مختبەر سەیرەکات ئەمە زۆر عیبە ینی ئەو خەڵکە هەمووی کەس و کاریە من هەموو ینی ئێمە بە پشتیوانی ئەوە هەیت ئەگەر حیزبیت ئەگەر ناحیزبیت ئەگەر چیت ینی شتیوە ئەدا بەگوێ ئەو خەڵکە ناتام لە هیچ خەبوسەکان نییە بناوی میدیای کوردی و بەناوی چی ینی خۆت نایبینی بێ ڕۆژێ هینێکم بینی مقابلەی کابرایەکی سیاسی گەورەیە کرد ئەی ماڵی فلان سەرۆک وڵا خەنەفەکانیان جێ میوانەکان نابێتەوە ماڵی فلان سەرۆک کە هەموو کوردستانی ئەوە لە زاخۆ تاوەکو کفری قەڵەمڕەوی ئەوە ئەی وڵا ژووری میوانەکەی ئینە میدیاکاریش وا بۆی ڕازاندە بوو و مایکیان بۆ گرت وڵا من لە جێی خۆم شەرم مەکرد ئەمە میدیاکارە ئەمە کاکە ئەمە پێڵێن دەڵاڵی دەستی دووی دەسەڵات باش کاکەوە ینی
وەرگری ئێمە چۆن ئەمە جیاکاتەوە دروست ئەمە ئەسڵی ئەوەیە دروست و نادروستەکە ئێمە بابزانین وەرگریکی وریاشمان هەیە لە پاڵ ئەوە خۆ ئەگەر وەرگرێکی وریا نەبوایە وەرگرێکی وریا نەبوایە وەرگرێکی چاوکراوەمان نەبوایە و هەر هەمووی تەسلیم بۆکانی وانە وەکو تووتی ئەوەی ئەوانیان بوتات و ئێستا تەواو وەزعکە شتێکی کەم و وەرگرێکەیە ڕوبەڕووی ئەبێتەوە وەرگرێکەیە کە ئەزانێ ئەوە چاواشەکاریە وەرگرێکەیە بەگوێی ناگا وەرگرێکەیە میدیاکەی بایکۆت کردووە کاکە ئەوە شەیە لە پاڵەوە یعنی خەڵک هوشیارە هێشتا شکوری هوشیار مەحوی بەڵام ئەم وەرگرانە کەم نین هەمیشە با پێ بم لە بەرەی حەق و بەرەی باڵڵا دایمەن بەرەی باڵ قەرەباڵغ بووە ئیتر ئەمە لە سنەتی کەونیە دائیمەن بەرەی باتڵ قەرەباڵغ بووە ینی ئەوانەی بە دەوری میدیای سنەتیشکەونیان زۆرتر نا هەر سنەتیش کەونیە کاکە هەموو شتێکی بۆ ئاریدا هەموو شتێکی تۆ میدیاکەی خۆت کاکە میدیاکەی خۆت کەمترین وەرگری هەیە کەمترین ئینەیە بۆ ناتوانانی هەموو شتێ بکەیت وانە ڕازگۆیەکە دوای لێ کردووی ڕازگۆیی و ڕاشکاویەکە دوای لێ کردووی بڵین بینەرێکی زۆر نییە بەس کابرا لەگەڵ ڕێزما خەڵ بەلا ڕێیا بە خەڵکیش ئەو لە تحقیق ناکە ئەو هین ناکات باش باسی میدیاکەی منت کرد باشە بەڵێ میدیای غەیری دەسەڵات باوای ناوی بن بەڵێ چۆن نەتوانێت هەنگاوێکی ئەوەنە قورس هەڵگرێت لەوەی کە بێتە بەرەیەکەوە بۆ هاوسانکردنەوەی هیچ نەبێ بۆ هاوسانکردنەوەی ئەو نامۆڕاڵیەی کە باسمان کرد لەوەی کە بەشێکی زۆر لە میدیا ئەوێ چاوەشەکاری بدا بە وەرگرەکەەوە کاریگەریشی دروست کردووە لە کۆمەڵگەی ئێمەدا ئێستا میدیانە چۆن بتوانن ئەم بەرهەڵەستیە دروستکەن و ئەرکیان چیەوە چۆن میدیاکاری ئەو میدیاکاری کە قوربانی بە اقتصادی خۆیدا قوربانی بە بژێوی ژیانی ماڵ و مناڵیەدا ئەو کەناڵەکە بە هەمان شێوە پارەی نییە چۆن نەتوانێت ئەم بەرهەڵەستی و هاوسەنگیە بپارێزی وڵی تا ڕادێکی پاراسوێتی ینی تەسلیم بوونین ئەوش ئەو میدیاکاران میدیاکاری تەسلیم بوونین میدیاکارێکی دەستەمۆنین تەنها زۆر ناحەقی تەرەفەکەی خۆشی قوبوڵ ناکات ئەمە ئیشەکەی جوانتر کردووە ئیشەکەی جوانتر کردووە اینجا خەڵکی وەکو ئەرتمکردی چاوکراوەیە ئەزانێ ئەو دوو بەرەیشێن ئەگەر بیشتەوێت مەسەر تۆ بڵی بەرێکی معارەزەی موحد دروست نابێت لە سیاسیەکانە ئێستا چۆن توانین بەرێکی ئەعلامی موحد بێ بە زۆری فیکر و بە زۆری تێڕوانیان بۆ شتەکان بەڵام دوجار هەر بەرەیەکیشن بەرێ باب مەسەلەن لە نەقابەیەکانە بنیا خۆت لە هەیئەیەکانە بنیا مەسەلەن تەنسیقی گیواژنێ بەڵام هەمویان یەک ئاراستەیەکەن ئەو کاریگەریە کە میدیای چاوەشەکار دروستی کردووە بۆ ناتوانرێ ئەو کاریگەریە دروستکە ئەخ بەچی بڕوبەڕوێبی تۆ پارەیە پایرێکی هایلی هەیە دەسەڵاتە دەسەڵاتی هایلی هەیە لە 20 دقاتوانێ ئۆردوویەک خەڵ بخاتە ناو دەستگای ئەعلامێکە دەڕابەکەت دابخە هەردەوەکو دەڕاوی دوکان دای بخە لە 20 دقاتوانێ 20 فایلت بۆ دروستکە و دادگا بانگتکە کاکەیتر دەسەڵاتی بەدەستە پارەی بەدەستە ئیجازەی بەدەستە یعنی شتێک نییە بەدەست ئەوە نەبێ یعنی ئەگەر خەریکە یعنی وەکو تەسلیم بوویە گەڵێم وەڵا لە پیاوەتی خۆیەتی ئێڵێ هەوای شەڵمشین باشە ئێستا بێ مادام وایە ئەبێ چۆن کارکەین لەسەرنەوەی ئایندا بۆی بێگومانەوەیەک دێتە پێشەوە کەمتر بە ئاگایە لەوەی کە شەواشەکار چییە و میدیای ڕاستەقینە چییە چکە موبایلەکەی بەدەستەوەیێت نەوەی ئایندا سەکەم هەر ئەمنەوەی کە ئێستاژێ زۆرتر کاریگەرە بە سوشال میدیا هەز ناکەی میدیای غەیری دەسەڵات لە سوشال میدیایە نەچۆتە پێش و لەوەیە لە تیڤە هەنگاوی بەرهەڵسکارانی نابێ ئەگەر کورتیش بێ هەنگاوەکانی بەس لە سوشال میدیە هەز ناکەی کەوتونەتە دواوە لە بەرامبەر میدیای چاوەشەکار و میدیای دەسەڵات براکەم من پێشتر عەرزم کردی هەمیشە ئەم بەرەیە کە کەمینە پاکەکەیە کەمینە مەسەلەن ئەسیلەکەیە بە حکمی بێئیمکانێتی بە حکمی کۆمەڵشتی کەشکە دەسەڵات لای ئەو نییە کەوتوتە دوا یعنی تۆ ئەگەر تۆ پێش ئەو کەوتیتایە کاتە ئەو معارەزە بوو ئەو معارەزە بوو ئێستا سەو بەرە گەنتەڵ کارە معارەزەکە خاڵکەوە ینی ئەکراوە
چۆک لەسەر ئەژنۆ دانیشی و بێ ئیش دانی بڵێ نەخێر ئەی چۆن بەرەنگاری بیتەوە دامەنی شەکاری خۆت کە مەسەلەن ئێمە هەر جاری ئەچەم وەکو موسڵمان نەهی لە منکەر هەمیشە ئەوەی تر شعاری ڕۆژانەمانە حەزەکەی ئین بێ قسەکردن بەرامبەر سوڵتانێکی جائیر کاری ڕۆژانەی ئێمەیە کاری ڕۆژانەی ئێنە جا چ جای ڕاگەیانکارەکانمان چ جایی ڕاگەیانکارەکەمان کە بە تەریقە ئەولا ئەوان لە سەنگەرەکان زیاتر و ئەوان ڕۆژانە ڕوبەڕۆ بنەوە ئەمجا میدیای ئۆپۆزیسیۆن یا بڵێ میدیای ئیسلامەکان ئیشی باشیان کردووە ئیشی باشیشیان کردووە با بزانیت ئەوە نییە بڵێ وڵا کاکە تەسلیم بوودا ئەگەر ئیشیان نەکردایە وەک لەسەرتا ئاوتم کارە ساتەکە زووترە خۆڵقا باش ئەتمانەیە فەرمی خۆتان ئامادەکەن بە پێی تواناتان وانە هاتێکمان هەیە وا فەرمی ئەو ئامادەسازیە هەیە لە میدیای ئیسلامیەکاندا ینی لە بەرامبەر هەر واقعەکە لە بەرامبەر هەر پێشاتێکە لە بەرامبەر ئەمە ئێستا من و تۆ قسە ئەکەیت ئامادەسازیەکە بۆ ئەوەی بە خەڵک بڵین کاکە ئامان شتیشی ئاوا بڕێوەی هەر ئەمە ئامادەسازیەکە هەموو هەنگاوێکمان ڕۆژانە ئامادەسازیەکە مەقالەیە گنووسی ئامادەسازیەکە بەڵام خۆ ئامادەسازی ئەوە نیە بڵێ وڵا سەنگەرێکم لێداوە سبینێک بەسەر مەقەڕەکەی نا ئەمە قۆناغێ بوو لە قۆناغەکان ئەمە بەڵام ئێستا قۆناغی معریفەیە شەڕی معریفەیە شەڕی معریفە و نامعریفەیە باش خاڵکەوە من لە گروپێکە نووسیم بەرنامەیەک مەبێت لەسەر کاریگەریەکانی میدیای دروست و میدیای چاوەشەکار خەڵکێکی زۆر ئەوەیان پێوتم حەزم کرد بیکەمە پرسیار بۆ تۆش دەسەڵات هەر بە هەواڵ و هەواڵی چاوەشەکار نەوەستاوە میدیایەکی زەبەلاحیشی خسۆتە گەڕ بۆ تێکدانی شیرازەی خێزان کەناڵی هەیە بەس یەری فیلمە یعنی درامایە کەناڵی هەیە ئی مناڵە کەناڵی هەیە ئی گەنجە کەناڵی هەیە ئی هەرزەکارە توانیوێتی تەواوی خێزانەکان دەستی خسۆت هەموو سێکتەرەکان بەڵێ ئێمە لەکوێی ئەم واقعیان تۆ ینی ماکینەیەکی زەبەلاحی لە هەموو بوارەکان خسۆتە ناو ماڵەکانەوە هەست ناکەی عەقڵانەتر چۆتە پێش؟ من ناڵێم عاقڵانەتر ئەگەر عاقڵانەتر بوایە ئەو ئیمکانێ بەو ئیمکانێتە ئەیتوانی ئەو ئەرشە لەرزۆکەی لەرز لە ئەرشەکەی ببڕێت و ئەرشێکی سابت و باش بێ ئەگەر عاقڵانی کاری کردایە و کۆمەڵگەشی بۆ دەردەنە بردایە با هەندێکی لەسەر ڕاگەیان کاردوە پێشتر عەرزم کردی کابراگە لە کۆسێکی گەورەیە جەنازەی بەدەستەوەی و بە شانوێتی مایک بەدەستێکە جێدە بەرسی ئەمە ئەو ڕۆژنامەنووسێکی ئاوهایەوێ بەڕاستیان دەفعیەکە مەسەل جاری وایە بینیوانە بە تەمەنێک دەفعەکەن ئیغرایەکەن و مەسەلەن هەندێ شتی لابەلای و غەرامیات فەقیرە هەندێشتی و ڕۆژێنەی بابای کابرای بە تەمەنیش لە حیرمانی خۆیە و غەریبی خۆیە کۆمەڵی قسەیەکە بین بێ ئەمە نازانێت مەسئولیەتی کۆمەڵایەتی ئەمە ساحب خانەوادە و ساحب بنەماڵە و ساحب کەسایەتیەکە سەیریکە ئەمە ڕوخێنێت ئێمە نووسێ ئەو کەسایەتیم لێ بۆ بە پیاوێکی گەورە و پیاوێکی چاک و بە قودوەی خۆم ێزانم و بێ یەک لە ڕێی کچۆڵەیەکی میدیاکاری مایک بەدەستەوە نەک میدیاکار کچی میدیاکار ئازایە کچۆڵەیەکی مایک بەدەستەوە کە هیچ بەندوبارێکی نییە هەرزەکارێکی مایک بەدەستەوە یەک ئێغرای کەسێکی ئاواکە چوار ڕۆژیگە فەقیرە کەسوکاری ڕوونکردنەوە ئەدەن و وەک وەڵێن ڕادیۆیەکەکەن و نادام چیەکەن و چیەکەن ئەمە میدیاکاری تۆیە ئەمە میدیاکاری تۆ دەسەڵات ئەمانەیەوێت وەکو جاران چۆن ئەمان و مەسەلەن ئیمانوکە و فڵان کەس بۆ جێ شعبیە لە سەیتەرایە فڵان کەس بۆ مەسەلەن بۆ بە ئەمن ئێکاکە دەسەڵات ئەوەیەوێت ئەو نەخۆشانەیەوێت ئەو دەروون نەخۆشانەیەوێت دەسەڵاتیش میدیاکاری ئاوایەوێ ئەینا میدیاکاری فڵان بۆ تەسلیم نابن بۆ مەسەلەن لە زیندانەکانان بۆ دایمی یاتاخ و جنین وستەکەیان لە زیندانەکانایە لەبەرەوەی تەسلیم نەبوون با ڕەخنێک لە غەیری دەسەڵاتیش بگرین ینی پێت وانە ینی لایەنەکانی غەیری دەسەڵات هێشتا نەگەیشتونەتە ئەو بیرکردنەوە ئەو قەنەعەتی کە زۆر بەلایەنەوە گرنگ نییە میدیا ینی لایەنێکی پەروەردەییان بەلاوە گرنگە ئۆفیسێکی پەروەردەییان بەلاوە گرنگە مناڵم ئەمە گرنگ نییە مناڵم ئەو گرنگ بەس پێت وانە میدیا لە پێش زۆربەی مەسەلەن مەڵبەندێکەوەیە لە ئۆفیسێکی پەروەردەییەوە 6 ساڵ مناڵەکەت پەروەردەیەکەی تایەکەی شەشی پیدایی و شەشی کەش ئین بێ
میدیا سلوکی جەماعی خەڵکە گۆڕێت ئەو میدیا چاوەشکانت سلوکی جەماعی خەڵکە گۆڕێت دروستە هاوڕای لەگەڵەمەم یەک ساڵ خەریک 10 ساڵ خەریک بە سەعاتێک بە فیلمێک بە بەرنامەیەکی تەرفیهی بە درامایەک ئەوەی تۆ کردوتە ئینە بێ ئەو ئەگەر بڵێ مەسەن لام ئەهمێتی نییە ئاخر منیش ئەو کاتە ڕوبەڕووی بڵ ئاخر دەبۆیە دۆخت ئاوایە ئێستا ئەگەر مادەم ئەهمێتی میدیا نازانیت دەبڕۆ باجەکەشی بدە ئەبێ باجەکەشی بدە ئەم تێزە هەیە ئەم تێزە لەم قەناعەتە ئەم جۆرە بیرکردنەوەی هەیە بەڵێ ئەم جۆرە بیرکردنەوەی هەیە نازانێت ئەوەی ئەو تەنانەت ئەو پەروەردەیە کە ئەویش ئەیەوێت ئەتوانێت لە ڕێی میدیاکەوە ئەبێ هەر لە ڕێی دوجا هەر لە ڕێی میدیاکەوە بیدێنێت وایە کەواتە ئیشی بۆ ئەکرێ بۆی ئەو تێڕوانینە بگۆڕێ بۆی گرنگی زیاتر بە میدیایی والله یادانی چۆنا هەموو جارێک ئەو قسە ڕوبەڕوویانەکەیت وڵی کاکە بێ ناوماڵی ئۆپۆزیسیۆن ڕێبخێن و ناوماڵی نادانم میدیاکار ڕێبخێن و ناوماڵی ئەوە ئەمانە نییە مەسەن ئێمە باس جاران وتیان کاکە نەقابەیەکی ڕۆژنامەنووسان سندیکایەکی ڕۆژنامەنووسان کاتی خۆی ئەنداموین دەوێ و ئیسێشە ئەندامین سیرمان کرد بۆمان نەزانی ئیشی زۆر گەورەیە کات خەڵکە خات سەسکەی خۆی خەڵک فێری مۆڵاتی کەچی دوجار سیرمان کرد ئەمە مەسەلەن گوێ لە مستی حیزبە هەر حیزب کەسەکانی دانا بوومە محاسەی حیزبی یعنی چەندین خاوەن دکتۆرا و خەڵکی پرۆفیشناڵە و هەر لێوێ مەحروم بوون ئەسڵەن نەکران هەیە بەخوا ئەڵێن لە مادەم دکتۆرای هەیە ئەڵێن مادەم لەوێ لە هین نیت لە کەناڵەکانی کەناڵی تەیدت ناکە هەوێکەی بۆ ناکەن یعنی ئاوهایە حیزب دەستی لە بۆیاخچێکی ئەو بازاڕەوە لە چایچیەکۆ هەتاوەکو مەرزەکان هەتاوەکو ڕاگەیاندکار هەتاکو خەیاتی هەتاکو بەقاڵێک حیزب دەستی تایە هەیە حیزبی داسەڵات یەک ئێمە ڕاگەیاندکار دائما باسیەوە کە مامۆسایانمانیان کرد ئەی بکاکە بۆ ناڵێ کاکە مامۆسایانمانیان کرد بۆیە بەرهەمی نەبوو هەموو مدیر مەکتەبەکان حیزب دایناوە دەبا ڕاگەیاندکاری ئەمە بڵێ یەک مدیر مەکتەبی کوردستانم پێ بڵێ تاییدی حیزبی نەبێ یەک مدیری مەکتەبم پێ بڵێ یەکگرتوو بێ کۆمەڵ بێ شتێککە بێت یەک مدیر مەکتەبم پێ بڵێ بەتەحەداوە برادرم هەیە 29 ساڵە مامۆسایە معاون مدیرەکەیان ڕەفز کرد بوو باش یعنی ڕاگەیاندکار نایەت بێت ئافاتی ئەمە هەر ئەڵێ شارع وە معاش کاتە باشە خەڵکە وەکو کۆتا پرسیارم ئەوێ بپرسم کە یعنی ئێستا بێت چی بکرێ بۆی ئاڕاستەی میدیا ببێتە ئاڕاستێکی دروست ببێ بە ئاڕاستەی کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە بە ئاڕاستێک بێ وەرگرەکانی هۆشیارتر بکات ئەمە بەدیدێ لە هەرێمی کوردستان ئەم میدیایە والله ئەگەر بڵێ بەدینایە عین تەستی بووی بەڵێ بەدیێت و زەمەنیش باقی بێت ئامادەسازی بۆ کراوە ئامادەسازی من ئەڵێم هەموو هەنگاوێک هەر ئامادەسازیە هەر ئەسڵەن تۆ لە پشتی مایکەکە تۆ لە سەر ئەو مێزە کە قسە ئەەکەیت ئامادەسازیە بۆ ئەو کارە ئامەدا ینی خۆمە هجوومێکی عسکەری نیە بڵێ وڵات باس عایسفرەکەی نادایە هەموو تەسلیم نەبوونێک ئامادەسازیە ئێستا ئایسە بەرەو هەڵبژاردنەکانە ڕۆی کە ئۆپۆزیسیۆن ئێستا لە خۆڕێخستنایە و ڕوبەڕووی شەڕی سنۆقەکان و دەنگدانەکات ئەمە خۆڕێکخستنە بۆ ئەوەی لە دواییە میدیایەکی باش لەدایک بێ لە پاشقانی ئەو کارە میدیایەکی باش تربیە و تعلیمێکی باش فڵانشێکی باش ئیدارێکی باش کوردستانێکی باش بە ئەمەلی لە میدیایەکی باشتر زۆر زۆریش بە ئەمەلم جاگە ئەگەر میدیاکار هەمووی تەستیم بوو وایە هەر ئەوە چەند جارم دووپات کردەوە مەسادەی گەورەترە بوو زۆر سپاس بەڕێزکاوە پێنجێنی ڕۆژنامەنووس و شرۆڤەکار لەم تۆرە لەگەڵم بووی زۆر سپاس وڵام دەبوون مادومان کردی بینەر و بیسەر ئێمەش تاوەکو ئێستا بینەر و بیسەرمان بوون زۆر سپاسانەکەم بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش